دەمەوێت ئەگەر هەندێک زانیاریمان بدێ سەبارەت بە یەکەی بەڕێستان و ئەو یەکەی کە ئێوە کاری تێدەکەن چونکە ئێوە جێگری سەرۆکی مارکتینگ سەلوشن پرۆژە ئەو پرۆژەیەن کەمە بەشێکە لە یەکەی هواوی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست دەتوانی بە ئامادەبووان بڵێ کە فۆکسی ئێوە چییە و دەسەڵاتی دیجیتاڵی هواوی چمانەکی بۆ کۆمپانیا هواوی بەر لە هەموو شتێک یەکەکەی ئێمە ئەمە بۆشاکی گەورەی گرتووە لە جیهانی دیجیتاڵی چونکە ئێمە بزنسی زۆرمان هەن کە لەسەر تاسەری جیهاندا جێی خۆیان کردوێتەوە ئێمە تەکنەلۆژیای نوێ بۆ فراوانکردنی تۆڕ دەخەینە ڕوو دووەمیشیان ئەوەیە کە ئێمە هاوبەشی جیاوازمان هەن لە کەرتی پیشەسازی دیجیتاڵی لە سەرئاستی وەزارەتەکان لەسەر لە هەمان کاتیشدا ئێمە داتا سنتەرەکانی خۆمان لە جیهاندا بڵاو دەکەینەوە لە جیهاندا جێگیر دەکەین ئەو کاتە پاوەری ئەم سیستەمانە جێگیر دەکەین و بەشی دووەمیشیان ئەوەیە کە ئێمە سیستەمی چارەسەرمان هەیە ئەمە بە تایبەتی لە ئیمارات و لە سعودیە ئەمە بەشێکە لە بزنسی ئێمە بۆ ئەوانێک کە کار دەکەن بۆ حکوومەتەکان و بۆ کۆمپانیەکان کارتی تایبەت بەڵێ لە بەڕێستان تێدەگەم وەکو خۆتان ئاماژانتان پێدا کەم بەسەر سێ بەشدا دابەش دەبێت بەڵام پرسیاری دووەممان لەوانەیە پەیوەندی بە پرسیارەکەمەوە هەبێت کە ئەوێ ئەگەر بتوانانی پێمان بڵێ ئەم دیجیتال پاوەر بزنسەت لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست چۆن کار دەکات چونکە ئێمە دەزانین کە ئەم یەکەیە وەکو بەشێک لە چوار لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست لە شوێنەکانی تریش جێگیر کراوە بەڵام ئەگەر ئێوە بۆ هەر یەکێک لەمانە نمونەیەکمان بدەیتەیە کە بۆچی ئێوە کار لەسەر دەکەن بەڵێ من دەمەوێ نمونەیەکتان دەمێ کە ئێمە لە کەرتی وزەی خۆرەوە لە ئیمارات خەڵکمان دامەزراندووە کە لە ساڵی ڕابردووەوە ئەم یەکەیە خراوەتە کار لەو سۆلەر پانێڵە یاخود وزەی خۆرە ئێمە بۆ زیاتر لە 1,000 خەڵک یاخود 1,000 خەڵک لە وزەی خۆرەوە کارە بە بەرهەم دەهێنین ئەمە نمونەیەکە لەوەی کە دەسەڵاتی دیجیتاڵی دەتوانێت چی بکات چ شتێک بگۆڕێت لە ژیانی خەڵکدا لەوانەیە ئێمە پاتریش وەکو پاڵپشتێک بۆ وزەی خۆرەکە دروست بکەین یاخود بخەینە کارەوە کە ئێمە لەم کارتەدا ئەزمموی زۆرمان بەدەستێناو ئەزمموی ئێمە لە ئاستێکی بەرزدا ئەمە مانای وایە کە ئێمە دەتوانین سیستەمی پاتری و سیستەمی پاوەەر زیاد بکەین بۆ ئەوەی چستی کارە با بەرز بێتەوە وە لە هەمان کاتدا ئەلگۆریتمی ئێمە ببێتە نمونەیەکی گەورەی خزمەتکردن بە کۆمەلگا کە ساڵی ڕابردوو کەرتی پیشەسازی ئێمە خزمەتی زۆری کردووە ئەمە یەکێکە لە نمونەی کارەکانمان بەڵێ زۆر سەرنجڕاکێش بوو